نەخۆشخانەی ئاسایشێکە لە ڕەمزەکانی ڕوبەڕوونی کۆرۆنا لە هەرێمی کوردستان و عێراقیش ینی یەکەم نەخۆشخانە بۆ کە دروست کراوە و یەکەم نەخۆشخانەش بۆ کە نەخۆشی کۆرۆنای وەرگرتەوە بەڵام ئەو مدەی کە هەم نەخۆش کەم بووە و کۆرۆنا پێویستی زۆر بەو نەخۆشخانە زۆرانە نەما و هەروەها ئێمەش ئەو پزیشک و کارمەندانی کە باسیەکەین بۆی خەڵک غەڵەت تێنەگا ئەمانە هیچ موچەیشیان نییە ئەمانە خۆبەخش بوون لەوێ تەنها هاوکاریشیان هەبووە کە لە هەر وەختی خۆشی هەرێکێتی نیشتیمانیە و هاوکاری جێبەجێ کردبوو کاتێک کە نەخۆشکەم بۆ نەخۆشخانەکە بۆ ماوەیەکی کاتی داخرا و هەر کاتێک گوتمان پێویست بێ دەکرێتەوە ئەم بۆ جاری ئێستا ئێمە هەستمان کرد کە بەڵێ کەری تەندروستی لەژێر قورسایشی گەورەیە لە بەرۆی نەخۆش ژمارەی زۆر نەخۆش هەیە بە تایبەتی و نەخۆشخانەی پێویستیان بەناو نەخۆشخانەیە و تەنانەت هەندێک جار هەستمانەکرد لە شوێنە ئەهلیەکانی نەخۆشخانە ئەهلیەکانی جێگەنەمەوە لەبەرەوەی ئێمە پێشنیارێکمان بۆ هەواڵ باوەڵ کرد کە ئەو کەسانی کە لێرە کارەکەن خۆبەخشن و هیچ موچەیەکی تریان نییە کە ئەو هاوکاریەکیان بۆ بکرێت و ئێمە توانین نەخۆشخانەکە وەکو دەستگای تەندروستی پشتیوانی بکەین بۆی بکرێتەوە و بخێنە خزمەتی خەڵکەوە بە سوپاسەوە دوێنێ بەڕێزیان بڕیارەکەی دەرکردووە و ئێمە ئینشاءالله لە ڕۆژی یەکشەممە ئێستا تیمەکانمان خەریکی ئامادەکارین بۆی خەریکی تاقیم و پاکردنەوەی نەخۆشخانەی ئاسان و پزیشکان و کارمەندان خەریکی ڕێخستنی داوامەکانیان ئینشاءالله لە ڕۆژی یەکشەممەوە بە هەماهەنگی لەگەڵ تەندروستی سلێمانی کارەکەین بۆی ئەو نەخۆشخانەی کە پێویستیان بێت بێنە ئێرە نەخۆشخانەی ئاسان نەخۆشخانەیەکی تایبەتە بە نەخۆشیە گوازراوەکان و نەخۆشخانەی ئاسا تایبەت بوو بە کۆرۆنا دروستکراوە لەبەرەوە هەم سیستمی هەواگۆڕکێ و ئۆکسجینی مرکزی و هەموو بێدەکانی چاودێری وردن و بۆ بەشی عینای مڕەکەزەوەتە بۆ ئامێری هەناسەدانی دەست کرد ئێمە دە ئامێرە توانین بخەینە ئیش ئەو دە ئامێرە ئینشاءالله وەکو جەنابوتە کەس پێویستی پێی نابێ بەڵام پزیشک و کارمەندان ئەوەی کە بە ئێمە ڕاگەیان و تیمی سەپەرشتیار ئەتوان دە ئامێری هەناسەدان و ئەو ژمارە قەرەوێڵەی کە لە نەخۆشخانەی ئاسا هەیە بیکەنەوە.